ئێرە شاری دۆکی ڕەنگینە. لێرە هەمووان لە چوارچێوەی سیستمیکی سەرکەوتو و ڕێخستنێکی سەردەمیانەی هاتوچۆ جوڵە دەکەن. بەشێک شۆفێر و هەندێک سەرنشین و پیادەڕۆ. هەمووان دەیانەوێت بگەنە ئامانجێک کە هاتوچۆی بۆ دەکەن. زۆر جاریش بۆ زوو گەیشتن بەشێکیان سەرپێچی دەکەن. چونکە زۆر جا لە ئەنجامیەوە سەرپێچیە بۆ زوو گەیشتن بە ئامانجەکەت قوربانی لێ دەکەوێتەوە بە جۆرێک ڕەنگە تا هەتایە بەو ئامانجە نەگەیت. بۆیە لە سیستمی هاتوچۆ شۆفێر سەرکردایەتی و جەنگە دەکات کە لە شەقامەکان هاتوچۆ دەکەن. ئەگەر ئەو شۆفێرەش سەرکردایەتی ئۆتۆمبیلەکەی دەکات خراپ لێخوڕیم کات و پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ لێخوڕی نەبێت، ئەو کات ڕەنگە شۆفێر زەرمەند بێت و قوربانی لێ بکەوێتەوە. بەڕامی ترافیکەم جارە لە شاری دهۆک باس لە یەکێک لە هۆکار و ڕووداوەکانی هاتوچۆ دەکات کە بە یەکێک لە هۆکارە مەترسیدارەکاندا دەنرێت و سزای یاسایی توندی بۆ دیاریکراوە. ئەو سەرپێچێش لێخوڕینە لە ژێر کاریگەری مادە کحولیەکان. کاریگەریەکی هەیە لەسەر زیادبوونی ڕووداوی هاتوچۆ، ئەنجامدانی تاوان و سەرپێچی لە بواری هاتوچۆدا کە لەلایەن بەشێک لە شۆفێران ئەنجام دەدرێت. مەستبوون و مەینۆشی لەلایەن بەشێک لە شۆفێران بە مەترسیدارترین ڕەفتار و سەرپێچی لە هاتوچۆدا دادەنرێت. سەرەتا دەچینە هاتوچۆی دهۆک. لێرە گوتەبێژی هاتوچۆی دهۆک دەبینین. ئەو بۆ ترافیک زیان و مەترسیەکانی خواردناوکحولیەکان لەسەر شۆفێران باس دەکات. کەسی ئۆتۆمبیلت هاژوود بیاوی شوفێریدا و کەسێکی مەسکری بدەم ئەف کەسێنێ کۆنتڕۆڵا ئۆتۆمبیلی 100% نامێنێتم. ڕاستیش ئەف دیێردل هەریما کوردستانê و دیسانژیکل هەندێک جێن تایبەتن پارێزگاها دووکێ هاتیە سەرگرتن. یعنی تایبەت درەنگی شەف ئەف سیستەمی مەزرعا دەرکەفتی و ڕینشتنا گەنجا و کێشانە نەرگیلا و مۆنا درەنگ شەف ئیکیشوان هۆکارانە ئەف دیاردەزی دەبوونێ بخەوە ببینێتم. وەکو پۆلیسین هاتن و چوونە ئەمن و ئاسایشە دهۆکی وێن ترافیکی ئەمت ئەرکی ئەمک داردانە 24 دەمژمێرە دیربوونش خێزانێ و نەنووسنا شەوان پێخەمەد هەلگرین ئارامی و مەشخەلن پێک vێژیانێ هەریما کوردستانی بێتە جیبەجیکنێ و پارێزگاها دهۆکێ بێتە سەپاندن و تەنایی و ئارامیە خەلکێ بۆ مەشهەر کارێکی گرنگترە. دیف یاساین هاتن و چون حکومت هەرێما کوردستانê ku ev ram karî pêdikin dîv madê 22 ji vê yasahanê çend xalên hestiyar siza danane ser wî kesê mestkirî mendehûşkirî demê şofêriyê dikit û bête deser serkirin. Êkî şon xalan sizayê darayî bihayê pareyî yanî rêkan darayî ev şofêr dîte muhasebe kirin. Dîsan jî sizayê giyanî ête bendkirin yanî ev ne ku dî bête xerama bitinê bendkirin em bijne hepis dîsan jî gel sizayê darayî. Her wisa sizayê dîyê derûnî otomobîlê te muhasebekin ête deserkirin. Dîsan jî dadgehê mafê jî heyî biryara xwe ya çarê destirdanê vî kesiya bikêşitin. Heker hatû dubare ev karê hate encamdan pencin destî derwarî girtin wek tawanaka mazin. Heker hatû qutabî renga paşerûjê hindek kolîc û zankoyên pêdivî neyte damezranan ji ber ku pêş demda vî tawanek hebûye karekî nerawa hebûye ew jî vexwarina meyvexwarin mestkiriye mendehûşkirê şofêrî da reftarên gelek ne ciwanin hêvîdana birêka kanalê hewa birêka bernameya profesyonal hemî dema banga şama ew e xizmetkirina xelkê erkê mehemiyane karekî ayînî û exlaqî û mirovatî em bêxine pêş çavê xwe hemî demam hesirê wan zarokka bikin wan deyî baba bikin ew ê çaverê zarokê xwe ne mixabin nerêne hosa xirab karekî ne ciwan dibîte hokar ku karesatên mezin û qurs û giran bête pêşkêşkirin.
جۆزگە لە هەنگاوەکانی لێپێچینەوەی پۆلیسیات و چۆی دهۆک لە ڕێگەی بەشی ڕاگەیاندن و رادیۆی بەڕێوەبەراتیەکە چەندین بەرنامەی رادیۆیی بۆ هۆشیارکردنەوەی شۆفێران پێشکەش دەکەن بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی هۆشیار لە بواری هاتوچۆ دروست بکەن. هەڵبەت ئەف دیاردە هەنێ سەرانسەری جیهانێ دیاردەکە geleka tirsina ku metirsî dardere yani bi sporên trafîkî dibêjin jêderê serçoya her bû yereka diltazîn kesekê bêhoş bitin mendehoş bitin kereste û dîsan ji meşrûb vexwe di şofîriyê de meyve xwarin di şofîrî de êkiş babetên balkêş e û metirsîdar e hûkarekî serekî ye ku rêdan ya qurs û giran bit û diltazîn bitin mebesta me ne ew e ku tu şofîrî de vexwe an nevexwe mebesta me ew e ji berî şofîriyê de ji tu vexwe hindek kerestî dî jî hene بصمتا مشروب خارنية وكو حبكن وكو هر كرستات هين بونمنا كحولينا كسكي بهوش كتن عوج نابيتن چكي بركة آميدين مين طيبت ديتا ديار كرنه هو كاركي گلك ما ترسي داره دمت ببینه جادا یا خوشه تابلو بستاینه ریکوبان درستن هاتو چوجک جوازه ریدانه که قرصه یا دلتازینه نجه ریدانه بتن دیبینی شوفیر آگهیج خونمایه درنگی شف آگهیج خونمان چه کنترلش دزدان استرنی چه شوفير او مسكريه من دهوشه كرسين بوشكر بكانده حتى اف نارجيلت كيشن يويا سيستمك جلجا شوفير بيسر خوش بتن هنده كرستا بكارتينه حبكن اون مشروبه كرستي كي هوشكريه مادين بهوشكرن او همي هوكان ريداني هاتو چوي بين سرگتون كارسات مازن درست بتن بينافيتن اف اميله افروكاب شوازن تكنولوجيانا ام كاري بيتكن يعني اميله كي جلك سردمانه باور كل رجحلاتنا بي بلكي كيم دولتن اف اميله هابن بكار بين التكنولوجيا جلك مازن مزاختن جلك مازن بهاين باري برهف كرينا بوي كي ام جيوني خلقي خوب بارزن خدمتا كرت ترافیکی بیت کردن خلکی ما دیر به جوان کار ساتا اوج ایکش وان پینگاوانه که حکومت هرما کردستان پریکا وزارت ناخو گرینگی دنوی بابتی که گیان خلکی پارزن به هبونا وان جورا کرستین هنه زیده باری به چنده حتی ام بین اف اتومبیل هاتینا دابین کردن اف سیستم کوالیتی تایبت الکترونی هاتینا دابین کردن تا که گیان خلکی ما پارست سەبارەت بە ڕۆڵی نووسنگەکانی فێرکاری ڕاهێنەرێک بۆ ترافیک باس لەوانە فێرکاریەکان دەکات بۆ ئەوەی شۆفێرێکی پابند و لێهاتوو بخەینە سەر شەقام. وقت دەست پێکێت هێنا دەفمە ئەم بەری هەر تشتێکی ڕەوشتی شارعی نیشادەین و پشتی هنگی تشتی قەدەغە. تشتی قەدەغە چییە؟ ئێکی شوانیا هەرە گرنگ ئەکیت مۆبایلە وقتی قەسە دەکەن شارعی چن و مۆبایلە مەژیل بن ئەو هەر زۆر زۆر خەتەرە یا دوێ یا هرمیه مهمتر ماده که حیلی اکید ام بجینه یان جی هر حبکک بیتن نوشدارک بدته که نشیتن بخودا بچیتن اول همی تشتا ام نشاد دین دوره پلیسی هات نوچونه اکید هر تشتاکی گرنگه بس هر شوفیرک پلیسک دگلدانا بیتن دویا بیتن هر شوفیرک خوب بیتن پلیسی خوی هات نوچونه چونکه پلیس راست دوره که مازنه هی مثلا دبشت سرپیچینک آنی راستیای بیت که پلیس راستیای بیت سرپیچینک هنده بریارت نیت هاتینه دان حکومت هرمه کو گلک پال پشتیا ریدان تات نوچونه دکتن یعنی کو کیم بکتن وان ریدانا هندک تشت تکنولوژیا اینات ناف هرمه دا راستی گلک کیفا ما بهاتی اکیشوا اوه کو شوفری دیار کت ماده کحولی کاف و خالیان نه یانجی کامری چافدری داناین یا من ورید بجن هندک کامری دی داناین که پیور موبایل هکر باغ ویتن و قوش گردانه اوش دهتا سزادان گلک شتکی باشه داخازا ما اوه هر تشتمش برف باشه و بچیتن براستی کردستان زور زور مرن یا هی ریدان تاتنو چونه وجار هر تشتکی پنگا و کاماستر بوریدان تاتنو چونه حکومت هرمه بو مبدر بخیتن ام ده سپاس دار بی
ترافیک دەست بە دۆداچوون بۆ کێشەی هاتوچۆ دەکات. دەمانێت بزانین لێرە چی کراوە بۆ سنووردارکردنیەوە دیاردەیە. لە شەوێک لەگەڵ مەفرەزەکان دەردەچین. با ئامێر و تەکنەلۆژیای سەرکەوتو چاودێری شۆفێران دەکەن تا بزانن مەستن، چونکە بەپی یاسا و ڕێنمایەکان شۆفێر لە کاتی لێخوڕین نابێت خواردنەوە کحولیەکان بخواتەوە. ام دکردی چین مفرزه که دانیم تایبت بوان حالتیجی کارتی کردن میوه خورنی آنجی اوید ترامبیل بکارتینن کو دستگی آجودنه نبن آنجا ترامبیل زگزاگ و لذاتی زیاده بکارتینن دی اجراءات مدگل جناب عقیدی کو سرپرشتی به مفرزی و اکبر پرسی پشکات ما چنان واجری ده اوه بنفشبه اشباهن ده آرمان جمعه اوه ام بشین کنترول سر بکنو بشین اوان ریدانت خاطنو چونه تارات ده که زور کم بکن و آرمان جا سره که پراست نگیان شوفران. ئەفسەرێکی تر لە هاتوچۆی دهۆک بە شێوەیەکی مەیدانی لێ پێچینەوە لەسەر پێچیکاران دەکات و هەموو ڕێکارەکانی پشکنینی مەینۆشی لە ترافیک نیشان دەدات کە بەشێک لە شۆفێران مەست و سەرخۆشن هاوکات شۆفێریش دەکەن. مستەمسکێتە کوانێنە مستەمسکێت خۆ حاضر کە ئەم چه حالەتێکە لێرە مستەمسکێتی سەیساکێنێ کۆ تۆ تەدەسیریەوە تینە مۆتۆری تەیە التدستيرينينا وبأف كانوا بالت خوزة وما خوزة تانيين تشوتي تشي إيه تسقل فيري زور فيغية لا زوتيت كانوا مايشت كانوا لا قرآن موتوري ما معتمد الرسولي بس برا ناتشب تبي دستيري ناتشب موتوري فوجي صابي دستيري باشا اجازه سيدي من قصيرة خدم بشتي تاكسي اخو فروتي بس يوم من هذا بو اجازه خونا هلكي من تاكسي اخو فروتي بشتي مكري خصوصي خدم من هذا بس يوم مؤمنة هذه بسنة مسؤول أي اجازه شكا أبا نكرندك دستيريتي مثلا بونمونا تزوير كرينا بيتن البارزجه هدية خارط هنا تشكنش برهندي ام بشكلي نوات كنش بو بش راستيه ديفتون سنتي كن كاي يا تزوير يا سخت کار یا نه ئەو هەوڵانی وەزارەتی ناوخۆش لە دابینکردن و پاڵپشتی و تیمانە تا بتوانن چاودێری ئەو شۆفێرانە بکەن کە بە مەستی شۆفێری دەکەن و سزایان بدەن چیتر کەس نەبێتە قوربانی سەرکێشی و لاساری بەشێک لەو شۆفێرانەی کە لەو جەنگە نەبراوی سەرشەقام هۆکارن. ئەو تیمایکێکن لە تیمە پێشکەوتو و بەهێزەکانی بەڕێوەبەراتی هاتوچۆی دهۆک کە ڕاهێنراون و ئامێری تایبەت و پێشکەوتویان لە دەستە تا پشکنین بۆ شۆفێرانە بکەن کە مەست و سەرخۆشن و لێخوڕین دەکەن. چەندین شۆفێر پشکنینی مەینۆشیان بۆ دەکرێت بەشێک لەوانە پاک دەردەچن و دەستخۆشیان لێ دەکرێت بەڵام بەشێکی زۆر لەو شۆفێرانە لە پشکنینەکان دەرناچن و سزا دەدرێن. ئەم پشکنینەش بە ئامێرێکی پێشکەوتو دەکرێت کە تایبەتە بە پشکنینی دەمی شۆفێر بە فوکردن لەو ئامێرە ئەو کات ڕێژەکەی دیار دەکات دوایەوەی دەردەکەوێت کە شۆفێرەکە خواردنەوەی بەکارهێناوە سزایی تون دەدرێت. بە گوێرەی قسەی هاتوچۆ سزاکە بریتیە لە سزای مادی و زیندان جگە لە وەرگرتنی پەنجەمۆر و ڕەوانەکردنی سەرپێچی کار بۆ دادگا. ئەوە یەکێش وا حاڵەتەیەک و بوومە دیار کردن ئەوە ژێ کارتیکردنەوە مەیڤەخواردنەیە ئەوە بتەنێ دیار کرد ئایا ئەوی ڤەخواریە یان نە مەیڤەخواریە یان نە
اما دیتا روانه کردم بو بنگه مالویر دی درجه و خارنی دیار کردم بلکه ما چند درجه کردن با ترامبیلا تایبل با ترامبیلا کره بار هلگیر فرق و جدایی های دیف رنمایا میته مانا باره مشروبی بله اب از چما باره پاپ هلیکوپتر اب چما مولا دیب تاکسی امام نات چی بود تاپ تاکسی نات چی بود شوفری که مشروبی بخ بوش انواع اجراءات که مشروبی وقت حادثه پیدا کرد قال حادثه ما اول شوفر جی کارتی کرنا میوه خور نش بر هنده اف جهاز بو هنده عجبا کتا بخوری آن بلکه نگهته ونز بیجی اما جی که شو حالته الوره ما دو حالت تایم بو دیار کرنا مشروبی اف امیر ما بتونه دیار که کجی کارتی کرنا میوه خور نه یا نه اگر رنگ کس کات کوف شوفر جی کارتی کرنا میوه خور نه بس اگر بو رنگ سور کوی شوفری میوه خوریش بر هنده جی ما امیر که دیجی در رجا دیار کردن آیا که چند تا جور کارتی کرنا می بخار ندایا بەڕێوەبەری پۆلیسی هاتوچۆی ناوشاری دۆک بۆ ترافیک باس لە ئەرک و هەوڵەکانیان دەکات بۆ ڕێگری لەو دیاردە و مەترسیانەی هاتوچۆ ئارمانج دانانە وان جۆرە مەفرەزال بی وەختی شەوێت وان دەمژمێراندا بۆ هەندێک و ئەم شوێن هەندێک سەرپیچیت ئێنەکردن وان جۆرە جادادا وەک هاژدنا تڕۆمبیلێ بێ دەستیردانا هاژدنا تڕۆمبیلێ و هەروەسا هاژدنا تڕۆمبیلێ ژێر کارتێکردنا مەی بەخارنێ و هاژدنا تڕۆمبیلێ بڵاویت gelek caridان van cada çi bûniş ber ku nepêgiriya şofêrî yasayên hat miçûnê armanca me ew ku em selametiya şofêrî parêzin selametiya xelkî parêzin û ev cure serpêçiya neyêne kirin û wek plan hatiye dariştên û me îşaret pêda lî biryara cenabê rêveberê hat miçûna dihokê dê ev barname me hebît bû heta wextekê ne diyarkirî هەمی وەختێت شەوێت هەمی وەختێت ڕۆژێدا مەفرەزیت مادێت بەردەوام بن داکو ئەم شوێن وان جۆرە سەرپێچیە کنترۆل بکەین. سوپاس بۆ وەزارەتە ناوخۆ سوپاس بۆ ڕێوەبەریە هاتوچۆنێ سوپاس بۆ ڕێوەبەری هاتوچۆنێ پاڵپشتیەکە هەرە زۆر هەمی ئاسانکاری بۆمە هاتنیان تەرخانکردن و ئەم شوێن کاری خۆ شێوەیەکی ڕێک و پێک ئەنجام بدەین پۆلیس کارمەند هەمی پیداویستیت ئەم بێدی هەمی ئامادەنە بۆ ئەم شوێن کاری خۆ بکەین دەوری وەزارەتی ناوخۆیان ڕێوەبەریە هاتوچۆنێ دەورێکی گرنگە هەماهەنگیە مەلگەلوانە هەر وسال گەل هێزت ئەمنی ناو سنتەری باژێ پارێزگا هاتووکێ هەماهەنگیەکە باشە دەورێکی زۆر گرنگ هەی پێک تەنسیقەکە زۆر باشمەیە. ئارمانجا ما ڕێوەبەریە هاتوچۆنێ پشکا ناوباژێری ئارمانجا ما ومە سەڵامەتیە خەلکێکیە نه پەیدابوونا ڕیدانە نه کێمکردنا ڕیدانە لەسەر جادێ پاراستنا گیانی شۆفێریە هەدەف نەوە کو ئەم خەلکی سزا بدەن یان خەلکی بڵاویت ڕەوانەی دادگەهێ بکەین ئارمانجا ما ئەوە ئەم شۆفێری خۆ پارێزن چ دانانا پشکت مەفرەزت گەڕۆک چ دانانا مەفرەزت بڵاویت ثابت چه دانانا کامیرت جیگیر هدف اوه کو ام شین کنترولا جاده بکن دیف یاسای هاتنچون جاده ترومبیل لی بخورین اش بر هنده اف کار پولیسی دیتا انجام دان شب و روش هیوید کم شمی برای شوفیر هاری کار بن گل پولیسی هاتنچون گل رینمایت اینا دابش کردن اینا دارشتن شلای ریوبری هاتنچون بو سلامتی آوان ام همی وی کاریت کن دا کو سلامتی آوان یا پاراستی به سلامتی خلکی بروفاشی بلابيت او المقابلي في الجادي ترومبيلي تهاجو فيها باراستي
کشوان جاده کوات دستی شانکرن پیش دم دال دی پلانامه جلا رهبر پیشکات نوچونانا باجی ریبه کو به جاده دویه کو پیش بینی هندی ته کران رجای کا سرپیچی ها به طایبه شوفر گنج الدرنگشه آرمان جمعش درنگشه و کو شوفر و هزرینه کل درنگشه چه پلیس هات نوچونان افسر هات نوچونه اجرا برا واجبه چندل درنگشه جدی پلیس می هات نوچونه دی آماده به تو دیفچوناوان سرپیچی ها کرن آرمان جمع سرکیش بونده هم سلامت یا هم کسی برام باش بر کو بیتن کلا جرال درنگشه پیگیری یا سور ساین جاده نای نکش برندش داخازی همیشه شوفرات کن پیگیری کات ما نشان هات نوچونه یا سور ساین جاده به نکرد باشه برا شکی بته کدیشه دستیری خود افم آجت ناترام بله بلا سکته کد دستیری گل هیان اوه تو بو کمر سلامتی نگیرده قایشه قایشه گیرده هر سر نشینه که گلته نفره که گلته بجی کمر گیرده دیب سلامت با باشه برا کرام کرد أبا بخور يا باشه برا سعيدي ايش كيفاتي؟ از شمالته تو شمالته أبا مثلا ایکش وان سرپیچه که ما آماجه پکی که شوفر جی کارتی کرنامه و خارنه پراستی جی أبا ایکش وان سرپیچه بر بالا و درنگی شف که شوفر جی کارتی کرنامه و خارنه که لجرا ریداناتی و حتی که جوی سرپیچه هنه بریندار و مرنجت ریدانه دا پیداش بر هندل دیف ماده 22 شیاسه هات نوچونه دی اجراءات قال ابي كسي هنا ورقرتنو بريكا دادوري نو بدار ديف بيوان ديال تليفوني دي اجراءات قال هنا وقد هي تراوانا كريم بودات كه خارنامه که اتهاجمارتن اکشوان سرپیچیل بربالاف و بیتن سرپیچی که جدر ریدان پیدا بونا ریدان هاتموچونه نخواست مال درنگی شب گلک ریدان پیدا بوندسه که اکش شوفر و کجی کارتی که نامه بخارنه پراسیج ابا مطرسی سر جاده و شوفر بشبکه گشتی پیدا کردن الدیف ماده 23 هر شوفر که بهت دست سرکرن دم کوه جوتنا ترامبل بکتن دهت دست سرکرن هر صاحب پرکا دادواری آنکو پرکا دادگاه ده روانه کردن با دادگاه اب شوفر هنه ده الدیفی ماده کیسه سر هتا بکرن هر صاد پنجم مورد توی هنه وار گیرن لحظه کروجا دادگاه هاوی خوب کج مگه پاره ده هتا سزادان هر صاجی دادواری گله جرا کو مافنده هیچی اوی شوفر هنه راگیر آنکو توقیف کرد سجن کرد اجبار هنده جه داخوازی جه همی شوفرات کرد خود دیر بگرش اوی سرپیچا می بخار پراسی ایکشوان سرپیچا تو شیب سرپیچا مرنه ناف کرد جاده دا طایبت الدرنگی شد لە شاری دهۆک پۆلیسی هاتوچۆ بەردەوام لەسەر شەقام و کەناڵە جیاجیەکانیان هەوڵ دەدەن شۆفێران بە ڕێنماوی یاساکانی هاتوچۆ ئاشنا بکەن تا پارێزراون. جگە لەو کارەش مەفرەزەکان شەو ڕۆژ لە شەقامەکان دەبینرێن بۆ ڕێخستنی هاتوچۆ و سزادانی سەرپێچی کاران و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان تا ڕێگری لە ڕووداوەکان بکرێت. ترافیک ئامانجی بنیادنانی کۆمەڵگەیەکی سەلامەتە لە بواری هاتوچۆدا بۆ بەدەستێنانی ئەو ئامانجەش پۆلیسی هاتوچۆ ڕێگای پێشکەوت و بەس نییە. بەڵکو دەبێت هەر کەسێکمان پۆلیسێکی هاتوچۆ بین تا پارێزراو بین و بەشێک بین لەو بنیاتنانی ئەو کۆمەڵگە هۆشیارە لە بواری هاتوچۆدا.